بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا وەرزێر حەمەسەلیم بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر کۆمەڵێک باسی گرنگ بکەین. ئەویش دەپرسین ئایا بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی چۆن دروست بوو؟ کێ بوون ئەوانەی بزوتنەوەکەیان دروست کرد؟ ئایا دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کردار بوو یاخود پەرچە کردار بوو؟ مامۆستا وەرزێر حەمەسەلیم ماوەیەکی زۆر کاری بەڕێوەبردننی ڕادیۆ و کایی ڕۆشنبیری بۆ لە ناو ئەم بزوتنەوەیەدا. چۆن بوو ڕێکخراوی یەکێتی ڕۆشنبیرانی مسلمانی کوردیان دروست کرد؟ ئایا ڕووداوەکانی دواتر کە لە ناو هێزە ئیسلامیەکانە دروست و بە تایبەتی لە نێوان بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی لێ هاتەکایەوە لەسەر بنەمای قەناعەت و بیر و باوەڕ بوو یاخود بە زۆر ئەم بزوتنەوەیە دروست کرا بوو؟ بۆ چوونی مامۆستا وەرزێر حەمەسەلیم لەسەر بەشێک لەو گۆڕانکاری و ڕووداوانە و ئەو شوێنانەی کە خۆی کاری تیا کردووە تەوەری سەرەکی بەشی سێمی بەرنامەکەمانە. مامۆستا وەرزێر جارێکی تر خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەکە لەگەڵ بەڕێزت دانیشتوینەتەوە بۆ کۆمەڵی باسی گرنگی مێژووی. سپاس مامۆستاگیان، دەستخۆشیتان لێ یەکەم مانوو نەبن. سپاس. لە کۆتایی بەشی دووەمی بەرنامەکەی پێشوماندا باست لە دروستبوونی ناکۆچیەکانی ناو ئیخوان و ئەوەی کە خۆت باست کرد لە ئێران کۆبوونەوەیە کراوە لە نێوان مامۆستا سدیق و مامۆستا سەلاح و ڕێکەوت کرا پێم وابێت لە ساڵی 1970 بوو. دیارە ئەنجامەکانی ئەمەژوە دەرهاویشتەکانی کۆمەڵە کشتی لە دوای ڕاپەڕین لێکەوتەوە. یەکێک لەوانە دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بوو یاخود نەهزە چۆن دروست بوو لە دوای ڕاپەڕین؟ بە ناوی خوا بێگومان کە ئەو ڕێککەوتنە لە ئێران کراوە لە ساڵی 1970 کە ئەو برایانە بڵین جەماعەتی مامۆستا سدیق کە چوونەتە ئێران ئەو ڕێککەوتنە کرابوو کە ئەبێ ئەمانی کە لە کوردستانەوە ڕۆشتنێتە ئەوێ پابند بن بە ئیخوانی ئەوێەوە کە لە ئێران کە بێگومان مامۆستا سەلاحەدین بەهادین سەرپەرشتی کردوون، بەڵام کە گەڕانەوە بۆ ئەمدی و هاتنەوە بۆ کوردستان پابند بن بە ئیشی عێراقەوە کە دوای ئەوەی کە یەنەوە دوای ڕاپەڕینیێنەوە ئیشکالێک دروستە بێ. یعنی ئەوان ئەڵێن بڵانی تەفسیرکردن بۆ ئەم ڕێککەوتنەکە پابند بوون بە ئیشی عێراقەوە ئیشی ئەمدیەوە جەماعەتی مامۆستا سدیق و بڵێن ئەو قیادانی کە لەگەڵ مامۆستا سدیق ئاوایان لێکاوتەوە کە ئیشی عێراق ئەمانن، یعنی مامۆستا سدیقە، بەڵام جەماعەتی مامۆستا سەلاح وا لێکیان ناوتەوە کە ژێر ڕکێفی ئەوانەوە لە دەرەوە ئیشی سەرتاسەری عێراق نەک مامۆستا سدیق، چونکە ئەوان مامۆستا سدیقیان بە نوێنەری سەرتاسەری عێراق نەزانیوە تا پابند بن پێوەی. تر ئەوە بێت لە حوتی سیا ڕێک لە حوتی سیا، ینی لە ڕۆژی ڕاپەڕینەکەی سلێمانیا کۆبوونەوەیەک ئەبەسرێ مامۆستا عەلی زەمەقی بڵێن و مامۆستایەکی بەڕێزی تریش وەکو ئیخوان لەو دیۆیەنەوە لە ئێرانەوە لێرە کۆبوونەوەیەگەکەن لە جەماعەتی مامۆستا سدیق بە تەنها مامۆستا نازم بانگەکرێت بۆ ئەو کۆبوونەوەیە. ینی کۆبوونەوەکە باسی ئەوە بێ کە چی بکەن و چی نەکەن، ئایا بەشداری بکەن لە ڕاپەڕینا، ڕۆڵیان چی بێت لە ڕاپەڕینا، چۆن بەشداری بکەن، چی بکەن چی نەکەن، لەسەر ئەمە قسەیان کردووە. ئەتر بڕیاریان ناو کۆبوونەوەی داهاتوو لە 21 سێیا بێ هەمان ساڵ. لە کۆبوونەوەی داهاتووە بە مامۆستا نازمیان وتووە کە بۆ ئەو کۆبوونەوەی خۆ تەنها بیت و کەسی تریش لەگەڵ خۆتان نێنی، ینی بەس ئەو بڕوا بۆ کۆبوونەوەکە ئەمان بە تەمای ئەوەن شتێک بکەن. لەو کۆبوونەوەی 21 سێیا وەکو بڵێ ئەنجومنێکی شورا پێگەیەنن وەقتی بۆ کاری ئیخوانی بۆ کوردستان. ئەنجومەنەکە ینی پێگە لە بەڕێز خوا لێ خۆشوان مامۆستا عومەر ڕێشاوی، مامۆستا ئیبراهیم ڕێشاوی، مامۆستا حەبیب محەممەد ساعید، مامۆستا حاجی مخلیس، مامۆستا فاروق ڕەسوڵ، ئەمانە کۆمەڵێکن. مامۆستا نازم لێ دەنگ نایێنێ، ئەو ناچێتە ئەو بۆ ئەنجومەنی شوراکە. تامان ئەمە دەسە وەکو ئەڵێ خۆیان هەر پێشتر ئەمەیان بڕیاراوە کە ئەو هەم یەکەم پیان و تۆ کە کەسی تر نێنێ بۆ کۆبوونەوە کە لەگەڵ خۆیان بۆ ئەو دانیشتنە و وتراویشە بەوانی تقریبن
ئەو مەجلیسەکە کۆبوونەوەی تیاکراوە بزانم نزیکەی 40 کەسێک بوون پیان وتراوە کە دەنگ بەم نەدرێت یعنی با ئەم لە دەرەوەی نانی مەبەستە بڵێ بە باگراوندی ناکۆکیەکەی پێشووە ئەو کۆبوونەوەیە کرا بەڵێ ویستیان خۆیان قیادەیەکی موقت دروستکەن بۆ کاری ئیخوانی لە کوردستانە و پابند نەبن بە ئیشی مامۆستا سدیقەوە و کەسیش لە جەماعەتی مامۆستا سدیق لەم سەرکردایەتیان نەبێت کە ئەمان ئێستا دروستی ئەکەن ئیتر لەوێەوە ململانەکان دروستە بێت تۆخ بوونەوە ململانەکان تۆخە بنەوە یعنی تر لەویا ئیتر ئەکەونە دژایەتی یەکتر یعنی ئەم خۆی بە شەرعیەت خۆی ئەبینێ کە ئەم خۆی ئیشی دروست کردوەوە جەماعەتی مامۆستا سدیق ئەمان خاوەنی ئیخوان و ئەبێ ئیخوان هەمووی پابند بێ بە ئیشی ئەمانەوە ئەوانی ژنا ئەمان ئەڵێن نەخێر شەرعیەتی ئیخوانی عالەمی یان مەکتەبی ئیرشاد لای ئێمەیە و ئەبێ هەمووی ئیخوان پابند بێ بە ئێمەوە چونکە ئەم وەکو بڵێ مامۆستا سەلاحەدین نامەیەکی ئوسامە تکریتی پێبەیەکێ لە قیادەکانی ئیخوان کە ئەمە ئەبێ پابند بن بە مامۆستا سەلاحەدینەوە بۆ کاری ئیخوان ئیتر ئەمە ئەم نامەیە ئەم طبعا نامەی شەرعیەت لای مامۆستا سەلاحەدین نەبوو نامەی ئیرشاد و نامەی مەکتەبی ئیرشاد و نامەی ئەم قیاداتیان ئیخوان لای ئەو ئیخوانانە یعنی لە ئاەت و لە قورئان پیرۆستر بوو لەلایەن یعنی گویان بۆ نایە ئاەتی قورئان هەیە وا ئەڵێت ئەبێ تۆ ئیش بکەیت و خوای گەورە ئاوات پێ فەرمێت لەم بارودۆخانە ئاوا هەڵ بەڵام ئەوەنەی گرنگی نامەیەکی ئیخوان و مەکتەبی ئیرشاد بەلایەنەوە گرنگ بوو ئاەت و حەدیث بەلایەنەوە گرنگ نەبوو بەڵام مامۆستا وەرزێر ئاخر خۆ ئەگەر ئەوەش بڵێن ئەو ئەمیرەکەی یا بەرپرسەکەی یا مرشیدەکەی نامەیەکی پێەیە قرار نەبوو بەیعەتی پێداوە سەمع و تاعای بۆی هەبێ ئەی نابێ کە نامەکەی بۆ هاتووە پێوەی پابند بێ ئاخر ئەوانیش تر بڕوان بەو نامەیە نەیە کرد چونکە ئەوانیش یعنی لە مەکتەبی ئیرشاد ئەوە بوو مامۆستا کێ بڕوای پێ ناکرد ئەوانیش اعترافیان بەم نامەی ئوسامە تکریتی نەیە کرد بڵێن خەت ئەوەی کە دوای ناونرا خەتی دوای بوو بە نەخزە بڵێن جەماعەتی مامۆستا ینی ئەمان شەرعیەتیان بە خۆیان ببین ئەمیش زۆر هەوڵیان ئەیە کە نامەیەک پیا بکەن بۆ خۆیان ئەمان ئەوە بوو لە تاران کۆنگرەیەکی ئیسلامی سازەکرێ مامۆستا سدیق چێتە تاران لەو کۆنگرا بەشداریەکە لەو کۆنگرا لەوێ مستەفا مەشهور ئەبینێ کە جێگیری مرشیدی عامی ئیخوانە لەوێ ئەویش نامەیەگەیە بە مامۆستا سدیق کە ئەویش ئەڵێ بڕۆن ئیش بکەن و پێکەوە ئیش بکەن یعنی ئەمیش مامۆستا سدیق ئەمە کە ئێنێتەوە ئەمیش بە وەکو پشتگیریەک بۆ خۆی ئەیبینێ ئەمیش کە لە جێگیری کەواتە ئەمیش هەروەکو نامەکەی ئوسامە تکریتی وایە بۆ مامۆستا سەلاحەدین و ئاریشی کە لەگەڵا بێ ئەوانیش ئاعتراف بە نامەکەی مستەفا مەشهور ناکەن تەنانەت بە تەزویری شێزانە ئەڵێن مامۆستا سدیق خۆی تەزویری کردو ئەم نامەیە یعنی لەبەرەوە ئیتر شتەکان تۆق بوونەوە تر ململانەکان تۆق بوونەوە زۆربەی ئەو یعنی چونکە ئەمانی کە مامۆستا سدیق کاتی خۆی لە دەوری خۆی کۆی کردبوونەوە بە فکرێکی ئیخوانی پەروەردەی کردبوون یعنی مەسەلەی شەرعیەت و ڕسمیەت و ئەمانش شتێکی یعنی زۆر گرنگ بوو لە لای ئەم ئەندامانە یعنی بە شتێکی زۆر پیرۆزیان نەزانی کە دوایی زۆربیان هەندێکیان زانیان کە ئەمە حەق لای مامۆستا سدیق نییە لای مامۆستا سەلاحەدینە زۆربەی ئەو قیادانیشی کە بە تایبەتێکی مامۆستا محەممەد ڕەوف و مامۆستا مەولوبا و مراد و ئەمانە مامۆستا ئەحمەدی شافیعی کە لەگەڵ مامۆستا سدیقا بوون پێشتر هاتن ئەوە بەلای مامۆستا سەلاحەدینە ئیتر ململانەکان یعنی تر وای لێ هات کە مامۆستا سدیق هەموو هەوڵێکی خۆیە ئیخوانیش بە هەموو جۆرێک وەکو بڵێ لە سەرەوە پشتگیری مامۆستا سەلاحەدینە کرد کە مامۆستا سدیق زانی پشتگیری ناکرێت ئەو بوو مامۆستا وەرزێر بەڕای تۆ وەکو نووسەرێکیش ململانەکانیان ململانەیەکی بابەتی و مەوزوعی بوو یاخود پەرچەکردار و نەحەوانەوە بوو پێکەوە لەوانەیە لای زۆر کەس ئاوا بێ ئەم ململانەیە شتێکی شەخسی و یعنی حەزێکی کەسایەتی و سەرکردایەتی یعنی جەماعەتی مامۆستا سەلاحەدین ئەمەیان بە جەماعەتی مامۆستا سدیق بۆ تایبەتی بە مامۆستا سدیق کە حەزی سەرکردایەتی بوونی هەیە ئەی باشە ئەگەر ئەو حەزی سەرکردایەتی بوونی هەیە ئەی ئێوە حەزی چیتانەیە ئەی ئێوە بۆ مەسەلەن بۆ تەنازل ناکرد بە شەرتی ئەو بەس ئەو ئیخوانە خەری ئەترافی پێکرد بوو مامۆستا سەلاحەدین وانە نامەکەی ئوسامە تکریتی ئوسامەتی ئەو ئاعترافی پێکرد بوو مەسەلەی ئاعتراف نەکردنەکە بە مامۆستا سدیق لەبەر ئەوە نەبوو کە ئیخوان نەبوو کە لێ هاتوو نەبوو یعنی دوو حاڵت هەبوو کە
زۆر لەو برایانش باسییان کردو یەکێک لەوانش کە مامۆستا نازم عەبدوڵڵاویش خۆی باسی یەکە یعنی پێگە کۆمەڵایەتیەکەی مامۆستا سدیق بووە کە برای مامۆستا بەلا عەلی و مامۆستا بەلا عوسمان بوون کە ئەوان ڕابەری بزوتنەوەیەکی چەکداری جیهادی بوون. یعنی لەوە ترساون کە ئەم مامۆستا سدیق بکەوێتە ژێر تەسیراتی ئەم دوو برا گەورەیەوە، یعنی متمانەکەیان لەبەر ئەوە بە مامۆستا سدیق دووەمیان ئەو بکە ئەو قیادانە و ئەو کەسانی کە لە دەوری مامۆستا سدیق کۆبوونەتەوە کۆمەڵێک گەنج بوون، کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی تازە پێگەشتوو بوون، ئیخوان سێقەی بەمانە نەبووتێتی ئەمانە گەنجن لە مراهقن لەوانەیە لە هەر بارودۆخێکا بێ واز بێنن پەشیمان ئەکرێ بڵێن ناکۆکێکە لە نێوان توێژێکی گەنج و پیرەکانەوە خەتی یەک پیرەکان من خەتی دووەم یەکێک لە ڕەخنەکانی ئەو برانەی بڵێن خەتی مامۆستا سدیق لە جەماعەتی مامۆستا هین مامۆستا سەلاح لە جەماعەتی مامۆستا سدیق ئەوە بوو کە هەنە ڕیشسپیانی ئەوان ڕیشسپیەکان لە لای ئێمن ینی شانازی مامۆستا سدیقیان بە ڕیشسپی نەزانی بەوانی کە لە دەوری کۆبوونەوە ئەن ڕیسپیتیانی ینی خەڵکی بە ئەزمموی لەگەڵان نییە ڕیسپیەکان وەکو ئەو بەڕێزان بێگومان ئەوانەی کە دواتر لەگەڵ مامۆستا سدیق ڕیشیان سپیکرە و کاتانە گەنج بوون ئەو کاتانە هەمووی گەنج بوو بەڵێ بۆ من هەمووی لە تەمەنی منابوون کە تەمەنی 21 ساڵ و ینی کەمیان هەبوون لە 30 ساڵ و 35 ساڵ و ئەمانە بن. باش ئێستا بینە سەر ئەوە ئەنجامی ئەمە دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی لێ هاتەکایەوە کە مامۆستا سدیق نائومێد بوو لە ئیخوان کەزانی ئیتر ئیخوان شەرعیەت بەم نایە ڕسمیەتی نایەتێ ڕسمیەت زیاتر بە مامۆستا سەلاحەدین نایەت و کاری ئیخوانیەکە بەو ئەسپێرێت وەکو بڵێ ئەمیژیتر نەیەویست مل بۆ ئەو داخوازە کەچ بکات و بچێتەوە ژێرباری ئیخوان و بچێتە ژێر دەسەڵاتی مامۆستا سەلاحەدینە چونکە ئەم خۆی بەخاوەنی ئیشەکە ئەزانی و شەرعەتی بەخۆی یابوو کە خۆی یەکەم کەس بووە لە هەفتاونەوە دەستی کردوێتەوە بەم ئیشەوە ئیشەی زین و کردەوە و دەستی پێ کردەوە لەبەرەوە پێی ینی ئەم کۆمەڵە گەنجە ڕێک و پێکەوە مسلمانە مولتەزیمە لێ هاتووی دروست کردووە هەر ئاوا بیان بە حازری بیان خاتە باوەشی کەسێکی ترەوە لەبەرەوە ئەم جارە گەڕان کە دوای نائومێد بوون ئەو ئەندامانی مامۆستا سدیق چونکە پێشتر وەکوتم لەسەر فکرێکی ئیخوانی و لەسەر ئەم شەرعیەت و ئیلتیزامکردن بە مەکتەبی ئیرشاد و قیادی ئیخوان و ئەمان و دروست بوون بە چەند کۆبوونەیەک هەوڵدرا ئەمە لە مێشکی ئەندامەکانە بسڕێتەوە کە ئیتر ئێمە پێویست ناکا ئیخوان بین پێویستە ئێمە ئیتر ببین بە حیزبێکی سەربەخۆ خۆمان ئیشی خۆمان بکەینەوە تا ئیخوان دەستی لە ئێمە بەرراوە ئێمەش پێویستە دەست لەوان بەرین لە کۆبوونەوەیکی عامە لە هەڵەجەی تازە ئەنجامدرا بە باسی ئەوە کرا کە ئێمە پێویستە تر حیزبێکی تر دروست بکەین و حیزبێک جیا ببینەوە لە ئیخوان و ناوێکی تر لە خۆمان بنین زۆربەی ئەو ئەندامان نەک زۆربەی یعنی هەمووی هانی کە لێ بوون هەمووی ڕەزامەند بوون لەسەر ئەوەی کە من خۆشم لەو کۆبوونەوەیە بووم کە جیا ببینەوە ناوی حیزبێکی تریترەوە کۆبوونەیەکی تر لە ماڵی مامۆستا تاریشی عیزەدین کرابوو ناوەکەیان دانابوو کە لە 22/11/92 ئیعلانی ئەو حیزبە کراو ناوەکەشیان ناونا بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کێ ناوی نابزوتنەوەی ڕاپەڕین ئەو کۆمەڵی نازای پێشنیاری کێ بوو طبعا هەر ئەو سەرکردایەتی بوو کە لەگەڵ مامۆستا سدیقا بوون مامۆستا سدیق بۆ مامۆستا تۆفیقکەریم بۆ مامۆستا ئیکرام بووە تاریشی عیزەدین بووە مامۆستا نازم بووە مامۆستا ناسیحی خوا لێ خۆش بوو ناسیحی مەلا ساڵح بووە ئەمانە بوون ینی ئەمان خۆیان بە ئیجماع دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کردار بوو یا پەرچە کردار بێگومان پەرچە کردار بوو کە ئیتر ینی تۆ زانرا لە لای ئیخوان ئیتر بە هیچت بۆ ناکرێ هیچ شەرعیەتێکی پێ نادەن ڕێگەت نادەن بە ناوی ئیخوانەوە ئیش بکەی ئەتەوە کە ئەمە پەرچە کردارە کە تۆ بێیت لە داخی ئەوانە حیزبێکی تر دروستکەی ئەگەر مەسەر کردار وایە خۆ تێکەڵ ئەبوونەوە لەگەڵ ئەوە بە یەکەوە ئیشێکیانە کرد و ئیشێکی سەرتا یعنی ئەمە هەڵەیەکی گەورەی ئیخوانی بڵێن قیادەی عامی ئیخوانیش بوو کە ئەم ملمەلانەیە تۆختر کردەوە یعنی ئەو ئەبایە هەوڵی باە ئەم دوانە هەر چۆنێک بێ ئەم دووباڵە بە یەکەوە ئیش بکەن ئیشێکی بەقوەتی سەرتاسەری ینی ئەگەر ئەوان ئەو هەڵەیان نەکردایە هەرچۆنێکیان کردای ینی ئەوانیش ململانەکەیان زەقتر کردەوە لە بینی باڵی مامۆستا سەلاحەدین و باڵی مامۆستا سدیقا ینی وایان لێکردن کە لە ئەخیرا مامۆستا سدیق ئەم بڕیارە بات و یعنی ئیخوان ببێ بە دوو بەشەوە بەڵێ کەواتە ململانەکە ململانەیەکی منهەجی نەبوو لە ناو منهەجی ئیخوانە ململانەیەک بوو وەکو خۆتێڵی
پەرچەکردارێک بوو یعنی مەکتەبی ئرشاد و بڵێن قیاداتی عامی ئیخوانیش دەستیان هەبووتیایە کە وەکو بڵێ تەرەفگیریان کرد لە باتی ئەوەی سۆڵح بکەن لە بینی ئەم دوو لایەنە تەرەفگیری لایەنێکیان کرد و پشتیان لە لایەنێکیان باش من هەوڵەیەم بۆی ئیسفادە لە کاتەکەین هەندێک پرسیارەکەم پرسیارێکی تریان مامۆسایانی ئەگەر مەلولانەی مەنهەجی نەبوو بۆچی بزوتنەوەی ڕاپەڕین کە دروسە برێ دروسەکرێرەک و تۆش باسیەکە ینی بەرگێکی سەلەفی بە بەرگی خۆی ئەبرێ وەلەو لاشەوە مەسائلی کوردایەتی تۆخەکاتەوە لە ناو نیزامی داخلی خۆیە. طبعا ئەو منهجی سەلەفیەتە بۆ ئەوە بوو ئەوتیان ئێمە ینی ئەو ئەندامانەی کە لەگەڵ ماساسیغان ئاماژەم بۆ کرد کە بە فکرێکی ئیخوانی پەروەردەکراون و گۆشکراون. ئەنجاوتیان کە ئێمە ئێستا جیا ئەبینەوە لە ئیخوان بە ناو جیا ئەبینەوە ئەبێ شتێکی تریشمانە بێ ئێمە لە ئیخوانمان جیا بکاتەوە. بەڵام گۆڕینی ئەفکار تۆزێ قورس نییە ینی ئەکرێەوە بۆ ئاسانیە ئەکرا گۆڕینی فکر ئاسانە ماسا ینی من ڕاستەکەی تۆ منهەجێتی ئیخوان مسلمین بووە بەڵام تۆ بی بە سەلەفی ئەمە یاعی قورس نییە ئەمە قورسیەکەی لەوا لە داهاتوە بڵێن ڕنگدانەوەی لەسەری هەبوو کە بۆ ئایندە وتوانە ئیشی لەسەرەکەی ئیشیشان لەسەر ئەکرد بەڵام دوایی بوو بە ینی بوو بە خاڵێکی لاوازیر بۆیان دیسان ینی هەر ئەوەش وای کرد کە لەگەڵ بزوتنەوە یەک بگرن و بزوتنەوەی یەک بوون دروست بکەن چونکە ئەوترا مەسەن تۆ ئەگەر حزبێکی ئیسلاحخوازی تۆ حزبێکی ڕێخستنی تۆ حزبێکی میانەڕەوی تۆ حزبێکی بێچەکی فەرم بۆ نایەتە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر حزبێکی سەلەفیت و بڕاو بە چەک و بە جیهاد و بین فەرم بۆ نایەتە ناو بزوتنەوەی ئیسلامیەوە ینی کەوتبووە موقعێکەوە نەیەزانی چۆن لێی دەرباز بێ ناچار ئەو بڕیاریە کە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە یەک بگرێت و بزوتنەوەی یەک بوون دروست. بەڵام لە کۆنگرێکی دواتری شاوا بزانام لەبەرەوەی لە دەرەوە کۆمەڵە کێشیان بۆ دروستە بوو مامۆستا نازمیش لە کتێبەکەی باسیەکە پاشگیری کوردستانیشیان لە ناوی حیزبەکە کردەوە. پاشگیری کوردستان باڵێ لە سەرتاوە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی لە کوردستان بوو دوای کوردستانەکەی لەکەنەوە چونکە ئەڵەنداو بەلا ئێمەوە گرنگ نییە و وەکو بەحساب بزوتنەوەیەکی جیهانی بێت و ینی پەیوەست نەبێ بە ناو کوردستان بینەوە لای خۆت ئەی باشە ئێوە لەو کاتا ڕێکخراوێکی گرنگی ترتان دروست کە ڕێکخراوێکی ڕۆشنبیری و ناوی یەکێتی ڕۆشنبیرانی مسلمانی کورد کراوەکە یارموک بوو ئەو ڕێکخراوەتان چۆن دروست کرد هەوڵێکیش نەبوو ئێوە شتێک بکەنەوە لەگەڵ ئەو برایانەی ئیخوانە کە ئەوانیش تەنانە هەندێکشان بەشدار بوون لە ناو کۆبوونەوەکە بەشدار بن و ئەم ڕێکخراوە یعنی یەکبوونێک دروستکەنەوە. بێگومان یەکێتی ڕۆشنبیرانی مسلمانی کورد لە مانگی 12 بڵێن دانیشتنمان کرد بۆ پێگەیان ینی پێش ئیعلانکردنی نەهزە هێشتا ینی نەهزە ئیعلان نەکرا لە هەڵەبجە لە هەڵەبجەی تازە لە هەڵەبجەی تازە هەڵەبجەی شەید مزگەوتی شێخ اسماعیل لە هەڵەبجەی شەید بەس ینی فکرەکەی لە هەڵەبجەی تازەوە من کاک تۆفیق کەریم بە منی ودوتی شتێکی ئاوا بکەین ینی ڕێکخراوێک هەبێ ئەو تاقە و توانە ڕۆشنبیری و ئەدەبی و هونەریە ئیسلامیانە هەن کۆیان بکەینەوە لە ڕێکخراوێکا و وەکو ئەم ڕێکخراوانی تر کە حیزبەکانی تر هەیان بوو ئێمەش کارێکی ڕێکخراوەی ئیسلامیمان هەبێ بێگومان ئەو ناڵم یەکەم جار لای من باسی کردەوە لای خۆیان ئەمە لەوانەیە ئەو سەرکردایەتی کە لەگەڵ جەماعەتی ماساسلیقا خۆیان ئەمەیان بڕیارا و لای منیش تەرحی کرد منیش پێم باش بوو تر ئەو لە مزگەوتی شێخ ئیسماعیل لە هەڵەبجەی شەهید کۆبوونەوەی کرا لەو کۆبوونەیە هەتا ماسا بەکر شێخ ئیسماعیل و یاخۆ شافعی بوو ئەوەی من تێگەیشتوم شافعیم بیست ئەوەی من بیرم بێ نازان مزگەوتی شێخ ئیسماعیل بوو ماسا بەختیار عەبدوڵڵا خوای گەورە لێ خۆش بێ لەگەڵ ماسا بەکر حەمە سدیق ینی وەکو بڵێن نوێنەری خەتەکەی ماسا سدیق ماسا سەلاحەدین بوون ئەوانیش هاتبوون ینی ئەمە ئەمانویست ئیشێک ینی ئەم ئیشە ڕۆشنبیریەکە دوانە بوون یاخود هەندێک وەکو مامۆسا ڕەجا ئەوانیش بەشداریان ماسا ڕەجا وەکو لایەنی ماسا سدیق بوو ئەو کاتانە ئەو کاتانە ینی بەس لە خەتەکەی ماسا سەلاحەدین ماسا بەکر حەمە سدیق و ماسا بەختیار عەبدوڵڵا بوون جا ئێمە ینی فعلا ئێمە نیەتیشمان ینی ئەو جەماعەتی ماسات نیەتمانەوە بوو هەموو
مسلمانەکان بڵین لە ڕێکخراوە کاکۆکەینەوە نەک ڕێکخراو دروستکەین بەس بۆ خەتەکەی مامۆستا سدیق یا جەماعەتی مامۆستا سەلاحەدینی لێبێ بەشکەین یا ینی تایبەت بێ بە کۆمەڵە کەسی بەڵام نەتانتوانی نەکرد ئەوان نەیان کرد ینی ئەوان نەهاتنە پێشەوە وەکو چۆن ملیان نەیە بۆ یەکبوونەکەی هەردوو خەتەکە یەک بخەنەوە لە مەشانە ملیان نەیە ڕازی نەبوون بەوەی کە ئیشێکی ئاوا یەکگرت و دروست بێت ئەکرێ بڵێن دروستبوونی یەکێتی ڕۆشنبیران نەواتێک بوو بۆ دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕین بزوتنەوەی ڕاپەڕینی تر ئەوە بوو کە پێش ئەوەی ئیعلان بکرێت یەکێتی ڕۆشنبیران ئەگەر چی بە ڕواڵەت ڕێکخراوێکی ڕۆشنبیری بوو فعلەن چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی و هونەری و ئەمانەشی هەبوو بەڵام خەتەکە وەکو خەتی مامۆستا سدیق یعنی لەژێر باڵی یەکێتی ڕۆشنبیرانە هەموو ئیشێکی سیاسیشیانە کرد تەنانەت ئێمە ینی هەویەمان دروست کرد بوو هەویە یەکێتی ڕۆشنبیرانی مسلمانی کورد لە هەموو ئەندام مەکتەب سیاسەکانی و شوراکانی جەماعەتی مامۆستا سدیق هەموو ئەو هەویان پێ بوو لە سەیتەرەکانە ئاهاتنەوە چوون ینی بوو بە پەردەیە ینی بوو بە پەردەیەک بۆ داپۆشینی کارە سیاسەکەی چونکە بڵێن ئاشکرا نەبوو ئیجازەیان نەبوو ئەمانە ینی لە پشتی یەکێتی ڕۆشنبیرانەوە کاری سیاسیش ئەکرا بەڵام تۆ لە کتێبەکە باسیەکەی دەڵێ من لەگەڵ ئەوان نەبووم نەهزەکاری سیاسی بکە هەر زیاتر معجبی بەکارە دەعەوی و ڕۆشنبیری و فەرەنگیەکە دوایی ینی حتا کە ئیتر لەگەڵ ئەوەشان نەبووم کە یەکبوون دروستکە لەگەڵ بزوتنەوە ینی ئەو پرسیارەیەکەم دواتر بەڵام بۆچی حەزم ناکرد نەهزە لە سیاسەتەوە بەئاڵێت چونکە نەیتوانی سیاست بکە من دوای ئەوە ئەڵێم کە نەهزە وای بەسەر هات و نەهزە نەماوە توایەوە هێتر ئەوەی کە لە ناو بزوتنەوە توایەوە ئەوەی دوایی لە ناو کۆمەڵا توایەوە ئەوەی وازیێنا ئەوەی دانیشت و ینی نەهزە نەما ینی من ئەوە ئەڵێم خۆزگە نەهزە ئیشی سیاسی چونکە نەیتوانی سیاست بکە سەرکەوتو نەبوو لە سیاسەتا من هەجێکی و فکرێکی دیاریکراوی نەبوو لەسەری بڕوە بەڵام لە ڕووی ڕێخستنەوە لە ڕووی پێگەیاندنەوە ینی حزبێکی حتا بڵێ تۆکمە هەتا بڵێ ینی ئەیتوانی ئیش بکە ئەیتوانی خەڵکێکی زۆری لە خۆی کۆکردبوویەوە ینی ڕێخستنێکی ئاسنینی هەبوو ئەکرێ بڵێن کە کەسانێکی دەست و داوێل پاک و یعنی گەنجی لێ هاتوو لە هەموو بوارەکانە لە خۆی کۆکردووە ینی من بۆ ئەوە ئەگەر هەر ئەم ئیشەی بکردایە بەسی بوو خۆی تێکەڵی سیاست نەکرد ناسەرکەوتووی لە کاری سیاسیا پەیوەندی بە کارەکتەرەکانیەوە هەبوو نازان پەیوەندی بێگومان ئەوانش ململانیەک هەبوو لە بینیانە لە ئەخیرا هەر ئەوە بوو بەهۆی ئەوەشی کە بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ئێستامیە یەکبردن و یەکبوون دروست بێ وەکو چۆن لە هەموو حزبەکانی ترە ئاڵێن باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆک تقریبا لە ناو نەهزەشە ئەو باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆکە ژێرە بەڵێ دواتر دامەزراوە دروستەکەن چۆن بوو وەرزێر حەمەسەلیم لە ناو بزوتنەوەی ڕاپەڕین چووە ڕادیۆ من ینی پێش ئەوەیشی لە نەهزا بم یان پەیوەندی بکەم بەو کارە ئیسلامیەوە هەر لە قۆناغی ناوەندی و سەرەتاییەوە حەزم لە بواری ئەدەب و بواری شان و هونەر و ئەمانە کرد ینی ئەم حەزم هەرتیا بووە ئەنجایتر بڵێن ئەو کاتێشی کە ئیتر هاتمە ناو ئەو کایەوە کایە ئیسلامیەکەوە زیاتر هەوڵمەیە پەرەبەوەی نەچونکە سەیری مەکرد لە دەور و بەرمایە لە ناو ئەوهینە کەسانێک نین ینی بتوانن ئەو ئیشە بکەن و ئەو ئیشە ینی بیرمان لەوە کردەوە کە ئەمە تەنها داوە و بانگەوازوی نییە ئەم ئیشە ئەبێت لە بوارەکانی ڕاگەیاندن و هونەر و ئەدەب و ڕۆشنبیریشە ئیش بکەی لەبەرەوە من ئەو ئەرکەم خستوێ سەر ئەستۆی خۆم هەم وەک ئەوەی کە بە لێپرساوی گشتی یەکێتی ڕۆشنبیران هەڵبژێرام بەرنامەی چالاکی و ئەمانە چونکە من وەکو شتێکی ئەکادیمی هیچ لایەنێکی هینێم نەخێن و نەهونەری نە ئەدەبی ئەمانە ینی چێک و ئەزمونێکی خۆم بوو یان حەزێکی خۆم بوو و ئەزمونێکیش بوو ئەمتوانی سپاس بۆخوا سەرکەوتوش بوو ینی دەستمایە هەر کارێک لەو کارانە کە بم کردایە سەرکەوتووە بووم تایە ئیتر من بە پێەوەی کە ئەو ئیشانم ئەزانی ئەو برایانش خی گەورە پاداشان باتەوە ینی متمانەیەکێم باشیان بە من هەبوو لەو بوارانە تەکلیفیان لێ کردم کە با ئێمە ڕادیۆیەک دابنین منە وەختە مامۆسا بووم گەڕابوومەوە سەر ئیشی مامۆسایەتی لە هەڵەبجەی تازە مامۆسا بووم
وتم آخرت دەی رادیۆ وتم بە تایبەتی لەم وەڵەوە کە دابنرێ وتم مانوبوون و ئەبێ زۆر سەرقاڵە دەکاوتم من ئەو دەوامم هەیە و ناتوانم و وتیان کاکە دەوامەکە و کە بە ئیجازە بیکە بە مۆڵەتی بێموچە تۆمان منیش هەوڵمە بیکەم بە مۆڵەتی بەموچیان کاتی مۆڵەتی بێموچە نەماوە نەیان کرد مۆڵەتەکان بۆ نەکردم وتم نایکەن وتیان هەرچۆنێ ببزانە شتێ بکە من پێوتیت بالضبط ماوەسا هین بوو حاجی سمکۆ ئەو کاتە و بەرپرسی دارایی بوو ئەو بەرپرسی دارایی بوو ماڵە وتیان هەرچۆنێکە کردو شتێ بکە منی زۆر هەوڵم لەگەڵ بەڕێوەبەرەکایە چونکە من 2 ساڵی پێشتر هەر مۆڵەتی بێموچە بوو کاتە ماڵمان لە هەولێر و لە مەسیح بوو بەهۆی ڕووداوەکانەوە کە دروست بوو بوون دوایی کە هاتمەوە ئیتر مۆڵەتەکە مەڵۆشانەوە بوومەوە بە مامەسا وتم بە بەڕێوەبەرەکە وتم مامەسا گیانتم تۆ مانگانە بڕۆ ئەو موچەیە من وەرگرە بۆ مەکتەبەکە نەموت بۆ خۆت تومەریگرە بۆ مەکتەبەکە سەرفیکە بۆ مەکتەبەکە بەس با من دەوام نەکەم وتم شتێکی ئاوان بەدەسەوەی بۆم ناکرێ وتم دەوام بکەم مامۆساکانی وتم کەسیش نازانێ وتم وازان هەر وەکو جاران مۆڵەتی من 2 ساڵە مۆڵەتم ێستا وازان هەر مۆڵەتم قبولی نەکرد ترساوتی ناکرێت و دوای پێمان بزانن ئەمانە و ئیتر وتم بە کاکسمکە کاکە هیچ مەجاری تیان نییە وتی مانگی چەنە هەیە لە مامۆسایە وتم تقریبا نازانم 400 دینار بوو 350 دینار بوو سویسری کاکە ئێمە مانگی 500 دەێنێ و واز لە دەوامەکە بێنە وازم لە دەوامێ ناخۆم بە فەسڵکردن ناو تا ئێساش باجەکەی ئەم ئەو فەسڵکردنە ینی بەبێەوە هیچ سوودێکی لێن وەز باجەکەی تا ئێساش ئەرەیە بەڵام خێزانت پێی وتی وازە مامۆسایەتێنە بە واز لە حزب بێنە بە زواز لە مامۆسایەکە مێنوتی حزب موقەتە بەڵام مامۆسایەکە وتی هەمیشەیی دواتر پەشیمان بوویت بە گوێم نەکرد دوای ئێساڵێم خۆزگە بە گوێ ئەوم کردە وازم لە حزبەکە بێنایە وازم لە مامۆسایەتێکە نێنە بە هەر حاڵ من ئتر دەرکرام فەسڵ کرام لە مامۆسایەتی و هاتم ڕادیۆکەمان لەگەڵ چەند برادێکی ترا ئەو ڕادیۆیەمان لە ژێرزەمینی مەڵبەندا کە لە توی مەلیک بوو ژێرزەمینێکێ بوو لەو ژێرزەمینە ئەو ڕادیۆیەمان دروست کرد و دامان ناو بەبێ مۆسیقا کە چوویتە ڕادیۆ چی شۆکی کردیت؟ وڵا زۆر شت شۆکی کردم ینی لە کتێبەکە باسیەکەیت ئێستا ئاماژەیەک شت پێدا بێ مۆسیقایەکە ئەوە ناخۆشترین شت بوو ینی بۆ من ئایان و ئەبێت تۆ نابێ مۆسیقا لێبەی لە ناو ئەم ڕادیۆیە ناڵم تر وەکو بڵێ کە ئەوان خۆیان زووتنەوەی ڕاپەڕە منهەجیەت و سەلەفی ساڵحیان کردبوو بە منهەج و مۆسیقان بەلاوە حرام بوو هەرچەند تەکلیفمان کرد گورە برا هەر جوقەیە جیقەیە و شتێ یعنی ئەی باشە هەواڵ بەبێ مۆسیقا چۆنە بێ ئەی ناو بڕێ بەبێ مۆسیقا چۆنە بێ ێ بابێ خۆی من ناچین دەهۆڵ و زرنا و چەپڵە ڕێزان و مۆسیقاوی دێن بۆ بینی بەرنامەکان بۆ ئەوە قەناعەت بوو مامۆسایە خۆ وڵا قەناعەت نەبوو چونکە ئەگەر قەناعەت وایە ئێستا زۆربەی ئەو سەرکردانی کە ئەو وەختە بە لای ئێمە بە حرامیان نەزانینیانە هێژ بیکەین ئێستا خۆیان گوێ لە مۆسیقاگرن و بەرنامەشیان کردووە بۆ مۆسیقاوە خۆشیان ئەو کاتانە بزوتنەوەی ئیسلامیش مۆسیقای هەبوو مۆسیقاشی هەبوو یەکگرتوش هەی بوو بەڵام ئەمان ئیتر ینی بۆ ڕازیکردنی دڵی چەند کەسێک کە سەلەفی بوون لە ناویان ناو ئەمەیان پێ حرام بوو ینی تر بەڵام لە هەموو حیزبەکە و هەموو بەرنامەکە کردبوو بە قوربانی بیر و بۆچوونی چەند کەسێک کە مۆسیقاکەیان بەلاوە بەڵام لە پەیڕەوەکە شاقەراریان لێ بوو ئیتر ئێمە چەندێ هەوڵمان ناچەنێ مەجبور بووم بەچی بەڕێتە کرد بە دەنگی تەنەکە و بە تەپڵ و بە دوهاڵ ینی دەنگی عەرەبی بێ خوڕەی ئاو و دەنگی چۆلەکە و ئەمانە ئیتر یان جاری وا بوو مەسەرەن بەرنامەیەک بڕگەکانی بۆ نمونە نامەی خوێن گوێگران گایشینە ئەو بڕگەیەتر چیمانە کرد ئەمەڵێن نامەی بیسەران لەویا سرودێک مقتەیس بەخێر بێن مسڵمانینە یعنی بیسەران بەخێر بێن ینی ئاوا دەبرمان کردبوو بۆ ئەمینە ینی بۆ هەموو بڕگەیەک چ سرودێک لەگەڵیا بگونجایە ئێتر من خۆم تیپێکی مۆسیقام دروست ئێستا تۆ خۆت وەکو بەرپرسی ڕادیۆکەش خۆت قەناعەتت بەوە نەبوو کە مۆسیقا لێ نەدرێت قەناعەتم نەبوو بەس ناچار بووم ئیتر بڵێم چی ینی تر ناچار کرابووم ئەبێ بڵام لەگەڵ ئەوەشا
یعنی یەکێک بوو لە ڕادیۆ سەرکەوتوەکانی ناو مامۆستا سیدیق خۆی قەناعەتی بەوە هەبوو مامۆستا سیدیق. مامۆستا سیدیق نەوەڵاو قەناعەتی بە ئەو قەناعەتی هەبوو کە مۆسیقا لێ بدرێت. بەڵێ مامۆستا من لە کتێبەکە تۆ بابەتەکانت چۆن ئەڵێ گوێ نەداوە پاش و پێشوانە نووسیتەوە منیشە گەڕێمەوە سەر شتێک هەر بۆ پشووی بینەرانیش کاتێک یەکێتی ڕۆشنبیران دروستەکرێ بەرهەمێکی ناوازەی ڕۆشنبیری و فەرهەنگیە بێ گۆڤارێک دەرەکا بە ناوی گۆڤاری ڕابەر. ئەگە بە کورتێکی زۆر بە کورتی باسی ڕابەر بکەیت و وەزام تێکستێکی شعریشت بۆ نووسیوە بیخوێنیتەوە. طبعا ڕابەر بەرهەمی یەکێتی ڕۆشنبیرانی مسلمانی کردو کە ئێمە ڕێکخراوەکەمان دانا پرۆگرامێکمان دانا بۆ ڕێکخراوەکە کە چی بکات و چی نەکا یعنی چالاکیەکان و ئیشەکانی ئەم ڕێکخراوە چی بن یەکێک لەوانە دەرکردنی گۆڤار بوو. هێتر اینجا چالاکی مەسەلەن وەرزشی چالاکی هوەری شانۆگەری کۆڕی ئەدەبی ئەم شتانە ئەمە لە چالاکیەکانی یەکێتی ڕۆشنبیرانە لە بەرچاومان گرت بوو لە پرۆگرامیشدا دامان نابوو. یەکەم خاڵیش دەرکردنی گۆڤار بوو. تر گۆڤارەکەش یەکسەر ڕاستەوخۆ دوایدا یاڵانکردنی نەکە کە دامان مەزایەکێتی ڕۆشنبیران بڕیارمان لە دەرکردنی گۆڤارێکی ژا گۆڤارەکەش وتمان ناوی ئەنین بە ئیجماعی ئەو برانی کە دانیشتن لەوێ ناوی ڕابەر پێشنیار کرا بۆ یعنی چەند ناوێک شخص پێشنیاری شخصێک پێشنیاری کرد ینی چەند ناوێکی تر پێشنیاز کران پێشتر کێ بۆ شخصە وڵای حەز چونکە خۆی لەوانێ حەز نەکا ناوی پێنم ێسا یان ێسا لە دەرەوەی کاری ئیسلامی و ئەوانەیە بەڵام ئەو ناوی تەڕەح کرد ئێستا لە حیزبێکی ترە ئەو لەوانێ حەز نەکات بڵین ئەو وەختە لە ناو ئیسلامیا بۆ هین بووە ئەتر ئەو ناوەکە تەڕەح کرد ئەو برایانە کە لەوێ بوون ناوەکەمان پێخۆبڵ بوو ئەو گۆڤارەمان دەرکرد بڕیارمان نایتر ناوی خۆشەویست گۆڤاری ڕابەر تێکستێکت بۆ نووسیوە هەر زۆر خۆشمەویست اینجا زۆر وەکو تۆ خاوەنی ئیمتیاز بوویت من خاوەنی ئیمتیاز بووم من نووسەر بووم من یعنی کولفی کول بووم تا ڕادەیە لە ناو گۆڤارەکە بە یعنی لەوانێ هەموو گۆڤارە سێ چوار بابەتی منی بە ناوی خوازراوی تێکەڵەوە تیابوو بێ هەر لە کۆتاییە وشەی کۆتایی و لە وتەی کۆتایی و لە سەمەری مامخوا ڕەحموو یا بابەتی فکری یا بابەتی ئەدەبی شتم زۆر تیا بڵاو کراوەتەوە کردوێتەوە کوتریش خاوەنی امتیاز بوو خاوەنی امتیازیش تۆ یعنی گۆڤارەکە خاوەنی بەڵام خۆی نەهزە خاوەنی گۆڤارەکە بوو وەڵامی ترۆکو ناو بۆی مۆڵەتەکەی گۆڤارەکە بوو بە گۆڤاری حیزبەکە ینی ناڕەزایەتی نەبوو لەوە لە ڕێکخراوێکی یەکەم جار وەکو گۆڤارێکی سربەخۆ ینی هیچ پەیوەندی ینی هەرچەند هەتاوەکو کۆتاییش یانی شتێکی وان نەکرا کە بێلایەنی خۆی لە دەست بە هەر وەکو گۆڤارێکی سربەخۆ ئیشی ئەکرد بەڵام ئەوە بوو لەسەر مەسەن جەماعەتی ماسا سەلاحەدین و ئەو برایانەکەی تر وەکو بڵین لە ڕۆشنبیریەکە ڕێک نەکەوتین و لە حیزبەکایەکیان نەگرت و لە ڕێکخراوەکایەکیان نەگرت بۆ گۆڤارەکەش نەمانتوانی یەک برین دژایەتیش کرا ئەتر من ئەو شعرم بۆ ڕابەر پێم وابێ ئەمە شعرەکەیە لێرە ئەگەر بیخوێنیتەوە خۆت مامۆستا ئەوە بزانم بەڵێ ترکن کە گۆڤارەکە دەرچوو یەکەم ژماری لێ دەرچوو زۆر دڵم پێی خۆش بوو ینی ئەوە یەکێک بوو لە ئاواتەکانی من لەوانێ هەر ئەوەش بوو یەکەم ڕۆژ من حەزم کرد بچمە ناو ئەو ئیشەی کە مامۆستا سیدیق باسی کرد ینی ئەوە بوو کە من گۆڤارێک لە گۆڤارێکە ئیش بکەم ئەو بەرهەمانی کە هەمە لە شوێنێکا بڵاویان کەینەوە کۆمەڵێک کەس پێکەوە کارێکی ڕۆشنبیری و ئەدەبی بکەین ئێتر کە گۆڤارەکە دەرچوو من ئاوتم لە کەناری دەریایەکدا مشتێک تۆوی وشە چێنرا بەگێک ویستی ئاو لە وشە بگرێتەوە خاک و ئاو تۆوی وشە لە جوتیار بسەندرێتەوە خاک خۆی ڕاگرت بوو بە دەفتەر ئاویش بۆی بوو بە مەرەکەب وشەش سەوز بوو بە ڕابەر ینی تر ئەمە تەعەسوبێکی هینی پێوەیە کە ململانەیەکی بینی چونکە ئەو شتانش لە نێوانمان ڕوویانە ڕاستە ناوەڕۆژی تێکستەکە ئەوانە ئەو شتان ئەوان شاریانە نووسی زدی ئێستا بەگەکە خەتی یەکی تر ئەو بەگە من بەڵێ ئەو وەختە بە خەتی یەکی ئەخوان بەڵام ئێستا ناسا بە بەگیان نازانم بەڵێ مامۆستا لە تۆ وەکو قەناعەتی فکری خۆت کە قەناعەتی سیاسیت نەبوو
چۆن توانیت ینی ئیدارە بکەیت لە ناو بزوتنەوەی ڕاپەڕیندا بمێنیتەوە؟ هەمیشە سەر بە خۆیانی ئیشمە کرد، ینی هەمیشە خۆم قەناعەتم بە چی بواە ئەوەمە کرد، چ لە ڕادیۆیا بواە، لە شانۆگەریا بواە، لە شیعرێکا بواە، لە نووسینێکا بواە، هەنی خۆ پێمەوترا ئەمە مەکە، ئەمە خراپە، ئەوە جایز نییە، ئەوە شەرعی نییە. بەڵام من وەکو بڵێ وەکو هەر شاعرێک وەکو هەرینێکی تر یاخی بووم، یاخی ینی من هەموو جارێکیش تومە، ینی من زۆر مەمنونی ئەو برایانم کە زۆر مراعاتی ئەم حاڵەتی منیشیانە کرد، ینی زۆریان لێ نەیەکردم، ینی مەجالیان نەیە من بە قەناعەتی خۆم ئیش بکەم، ینی ئەو زۆری ئەکرا لە ئەندامێکی تر لە کەسێکی تر کە ئیلا ئەبێ پابند، من نەمەتوانی پابند. بەڵام پەیوەندیت لەگەڵ مامۆستا سیدیقا پەیوەندێکی بەهێز بوو، هەر زۆر بەهێز بوو، پەیوەندیمان زۆر باش بوو، وەکو لە هات بۆ ماڵتان مامۆستا سیدیق سەردانی کردووی لە ماڵەوە؟ بەڵێ چەند جارێک هاتووەتە ماڵمان. بەڵێنی چی پێدای کە سەردانیە کردی؟ وەڵی کە هات جارێکیان کە هاتە ماڵەکەمان ماڵێکی زۆر شپڕێ و بێفەرش و بێ نە تەلەڤیزیۆن و تر ئەمە کابرا ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنە و بەرپرسی گشتی یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کوردە و خاوەنی ئیمتیازی گۆڤاری ڕابەرە و تۆ سەیری ئەم نازناوانە بکە گەر یەکێ بیان بینێڵێ ئەمە چ لۆرتێک و لە چ ژیانێکا بژی. بەڵام ینی تۆ وەرە ئەم هەموو سیفەتە ڕۆشنبیریانت هەبێ، بەڵام تەلەڤیزیۆنێکت نەبێ، ڕادیۆیەکت نەبێ لە ماڵەوە. ئەیتر کەسەی ناوماڵەکەی کرداوە وەکو بڵێ عەجیبی لێیا چۆن ئەمە وتی وعدیامێ وتی سەفەرێکی خەلیجم لە پێشە وتی ئێستا وتی ناتوانم وعدی هیچت بەمێ هیچی شم نییە بدەمێ وتی بەس باوتی ئەو سەفەرە بکەم هاتمەوتی خۆمەزانم چیت بۆ ئەەکەم. ئەتە نەیوت مەسا ئەوەت بۆ ئەەکەم بەتی خۆم ئەزانم چی بۆ ئەەکەم تا یانی شتەکە زۆر گەورە بوو. هەڵای منی دوو تاک بازنی ژنەکەم مابوو خێزانم، وەڵات لەسەر ئەو وعدە هەڵسام ئەوانیشم فرۆشت. وتم برا ماڵساز لێ توێتی چوون بۆ خەلیجاتمەوە خۆمەزانم چی تار بۆکەم بۆ دەکڕمەوە ئەو کاتەوتم وردە هەر جاری ینی لە نەبوونی و لەینا هەر جاری تاکێکی وەرجاری شتێکی و ئەگە ئەو دووتاکەی ما بۆ ئەو دووتاکەش فوم لێکرد ئەوانیشم فرۆش لەسەر وادی ماساز لێ خوای گەورە ئێستا لە بەهەشتا بێ حەسێنێتەوە و ئەمڕۆی لە هەموو ڕۆژێکی خۆشتر بێ لەسەر وادی ئەو بازنەکانم فرۆشت و هاتی شەوە و دیسان هەمان شتی وتەوەتی بەخوا ئەم دوارە نەمتوانی با ئەم جارە بێمەوە یانی تقریبا تا سێ جار ئەوتی من ئەم جارە هاتمەوە خۆمەزار بەڵام هیچ جارێکیش حەچی بۆ نەکردم و هیچیشی بۆ نێنام و بازنەکانی ڕۆشن و منیش خێلافوعد دەرچوم لا خێزار کەوتم بۆ دەکردمەوە تا ئێشاش نەکڕاودەتەوە. ئەیکەی بوو نیسکێنەکەی مامۆساد نەخوارد؟ ئەوە لە هەولێر بووین لە نووسنگەیەکمان نەبوو نووسنگەی گۆڤاری ڕابەر لە هەولێر ئەو ئیتر نازاحل لە سەرەتای دروستبوونیەوە هەتاوەکو ئەخیری هەر بە داماوی و نەبوونی هێنابووی یعنی حاڵەتی دارایی زۆر شڕ تر ئەو نووسنگەیەش سێژەمە نیسیە نەبوو یعنی حتا من پێشنیارم کرد وتم بۆچی لە باتی نووسینگەی ڕابەر نەنووسین نیسکێنگەی ڕابەر وتم ئەم نووسینگەیە چیە وتم یعنی بەیانی نووسینگە بەیانی نیسکێ نەبوو نیوەڕۆ نیسکێ نەبوو ئێوارە نیسکێ نەبوو ئێوارەیەکیان طبعا هەموو نەحەزە و سەرکردایەتی نەحەزش ساریکی کراونیانە نام کرۆنا بوو کراونێکی شڕ بوو ئەوە هەموو ساریکی نەحەزە بوو ئێوارە لە نووسنگەکەەوە بوو ماساسدیقی ئەبردەوە بۆ ماڵی خۆیان بەیانی جومعە بوو ئەتر وتی وەرزێر بۆ نایە خۆتی ماڵی ئێوە شەر هەر لەسەر یەک خەت بووین ئەگەر تۆژێتەوە بتبینەوە بۆ گەێنیمتی وتم باشە وەڵایەمەوە ڕۆشتینەوە پێش ئیتر کە وەسا من دابەزم وتی ئەی وەرزێر بۆ نایە بڕینەوە بۆ ماڵی خۆمان ئەم ئێوارەوتی لە ماڵی خۆمان بین نیسکێنەیەکی خۆشمانەیە وتی اینجا سنەتیشە بۆ سوعبە دەویژە ئافریکا ئەویش قسەی خۆشیە کرد وتی بەیانی جومعایە ئەڵێنەوەی ئێوارانی جومعە نیسکێنە بخواوتی تا هەفتەی داهاتوو دیسکەکە زکرەکە لە وەرگیا لە سکیا وتم جا ماوەسا یار وەڵا بەو حسابە بێ وتم حەچی لەو نووسینگەی ڕابرایە وتم ئێستا سکی بووە بە تەکێوخانە قاوتم دەستی کرد بە پێک ئەوتم 24 ساعت نیسکە خۆی نە جومعەمانەیە نە شەمەمانەیە وتی بەخواوتی ئەو قسەم هەر بۆەوە کشتێکی وا بڵێ وتی بەخوا نازانم چیمانەیە مەزیتر ئەوە بوو ینی نەخوارد
نەچوو وتم بەخوات لە نیشتیانە ڕام کردووە. شتێکی تریش باسەکەی ساجی سدیق ئێمە ساجی علیمان بیستۆ بەڵام ساجی سدیق چییە؟ ساجی سدیق یعنی ئەچوو ماوەسا سدیق کە ئەوە دوایی کە بوو بە جێگیری ڕابەری گشتی کە دوای ئەوە یەک بوون و اینجا دواییش ماوەیە بوو بە ڕابەری بزوتنەوە دوای داوای هەرچیەکرد لێ کرد ئەیودنیمانە دوای ینی ئەچوی مەسەن بۆ منەوەختی تر بوو بم دیری تەلەڤیزیۆن و بۆ داوای کاسێتمانە کرد نەبوو داوای موچەمانە کرد نەبوو داوای هەر پێداویستێکمانە کرد بۆ ڕاگەیاندن بۆ تەلەڤیزیۆن هەر ئەیود نییە یان ماسا سدیق وا فێر بوو چونکە لە نەهەزانیە یان خۆ بزوتنەوە براد هینی هەبوو سەرمایی هەبوو پارەی هەبوو دەوڵەمەند بوو باش بوو بەڵام ماسا سدیق چونکە هەر بە نیەکەی نەهەزە فێر بوو لە ێژەر ئەیود نییە ئەتر تا ڕۆژێوتی وڵا ئەمە ئاوا بێوتی ئەمە کەوینە سەر ساجی علی وڵای مازە ساجی علی چی تا کەوتی دێتە سەر ساجی سدیق وتم ساجی علی چی وتم وڵا ساجی علیەکە باشتر بوو ینی ماسا مەلا علی درێقی نەیەگرە چیمان ویستە ئەیانێ بەس ئەم ئارەیود نییە وڵا برا کەوتینێتە سەر ساجی سدیق. بەڵێ مامۆستاوە تۆ کێشت لەگەڵ ئارام قادر چی بوو لە کتێبەکاڵی هیچ کەسۆک و ئارام قادر بێ هیوای نەکردو. ئارام قادر لە سەرەتاوە ینی کە پێش ئەوەی ببم بە ئیخوان و پەیوەندی بکەم بە ڕێخستنەوە و دوای ئەوەش ینی یەکێک بوو لە نمونە باڵاکانی من هەمیشە ئیرەیشم پێ بردووە لە ئیشکردنە لە دڵسۆزیە لە مانوو نەبوونە لە شەو نەخۆنیە لە جوڵە لە هاتوچۆنە ینی نە ئەوەسا نە ئەوەسا لە ئیشکردن نە ئەوەسا ینی بە جارێکا دە کەسی ڕاییە کرد ینی دە کەس ئەوەسان هەر دە کەسەکەی قەنەعات پێکردن ئیشی بەسەرا ئەکردن دابەشی ئەکردن ئەڕۆی یعنی تر بەردەوام ئاوا بوو بەردەوام وەکو پورەیەکی هەنگوا بوو خەڵکی لە خۆی کۆکرد بوویەوە تەوجیهی ئەمیە کرد ڕێنمایی ئەویە کرد ئامۆژگاری ئەوی ئەکرد ئیشی بەسەر ئەمە ئەیە یعنی وابزانم باسی ئەوەشم کردوتم لە ژیانمە ئیرەیم بە کەس نەبردووە ئیرەیم بە ئارام قادر بردووە لەو مانوو نەبوون و لەو دڵسۆزی لەو ئیشکردوی نەیە بەڵام ناومیدیەکەی من ئەوە بوو ینی زۆریش خۆشم ئەویست ینی زۆر ئێساش خۆشمەوێ ڕقم لێنێکڵم زۆر خۆشێ ینی وەکوتم نمونەی باڵای من بوو حەزمە کرد لە هەموو ئیشەکە چای لێ بکەم و لاسایی ئەو بکەمەوە ینی لەو مانوو نەبوونە لەو دڵسۆزیە لەو گەرم و گوڕەیە لەو ینی هەستی بە هیلاکی نێ کرد بەڵام ئەوە بوو من سوکە گلەیەکم بۆ دروست بوو لەگەڵ یان ناوتم کاکە معقول نییەوتم من مدیری ڕادیۆیەکم بەرپرسی گشتی ڕێکخراوێکی ڕۆشن بینیم کە لە هەولێر و لە سلێمانی و لە گەرمیان و لە هەڵەبجەی تازە و لە هین هەڵەبجەی شەید و ئەمانە هەمووی لقی هەیە و چالاکی هەیە وتم من نە تەلەڤیزیۆنێکم هەیە نە ڕادیۆیەکم هەیە نە موچەیەکی وام هەیە ینی ئەوە باسی ناکوکیەکەت لەسەر ئەوە نەبوو تەلەڤیزیۆنەکەی لێ سندیتەوە آخر لەسەر ئەوە من تەلەڤیزیۆنێکمان نەبوو لە مەڵبەن هیچ ئیشی تۆزی لێ نیشت بوو ئێتر من ئەم وەختە قەناتی جەزیرە زۆر مهمی بوو بۆ هەواڵ وەرگرتن و بۆ هەواڵ بیستن و ئەمانە نەوەڵا وەختە بە سەتەلایتیش بوو جەزیرە بەس هەر کەناڵە ناخۆیەکان هەبوو ئێوتم هەبا هەر ئاگام لە دنیا بێ بزانم چی هەیە چی نییە ئەم تەلەڤیزیۆنم جارجار ئەبردەوە بۆ ماڵەوە ئەگەر ئیشێکە بە هەرچەند ئیشیش نەبوو ئەم هێنایە بۆ مەڵبەن جارێکیان بردو بوومەوە بۆ ماڵەوە دووسێ ڕۆژ لە ماڵەوە بوو وتی ئەو تەلەڤیزیۆنە بێنەرە و ئیشمان پێێتی وتم ئیشی چی وتم دە باشە قوتم ئیشی ڕاگەیاندەکە من ئەیکەم وتم چی ئیشێکمان پێێتی تۆ بێنەرەوتی ئیشمان پێێتی زانیم هیچ ئیشێکیشی پێێنێت وایە زانی من دەستم بەسەر ئەم تەلەڤیزیۆنا گرتووە بۆ خۆمی ئەبەمەوە تەلەڤیزیۆنەکەم بردەوە هیچ فعلا هیچ ئیشێکیشی پێ نەکرا منیتر عاجز بووم وتم من مادامتم ئاوایەت من ماوەیەتر لە نەزە دابڕام و وازم هێنا و نەچوومەوە بەلای ڕادیۆ ئەتر لە باتی ئەوەی مەسەر بنێرێ بە شوێنما ئاشتم کاتەوە داوای لێبوردن لێ بکە هەموو بێ هیوایە کرد لەو لەسەر ئەو تەلەڤیزیۆنە بوو لەسەر ئەوە بوویتر ئەویش کە زانیم ئەویش ئاوایە زۆر بالاتانە و زۆر خەمساردانە لەگەڵ مەسەلەکە چونکە ئەو مەسئولی مەڵبەند هەبوو سەرپەرشتیاری مەڵبەندیژە بوو ئەو سەرپەرشتیاری مەڵبەند بوو ینی دەسەڵاتی لە دەسەڵاتی مەسئولی مەڵبەند کە ماسا دارابوو زیاتر بوو
يعني ئیشەکە ینی نەخۆی هات بۆ ماڵەوە نە کەسێکی نار بۆ لە ینی ئەم هەموو برایانە بڵێن لەوێ لە ڕادوێ لە مەڵبەند ئەهاتن هەواڵی هاپرسی بۆچی عادز بووی ئەو خوا نەکا بە حیجی هۆکاری ئەوە بوو تۆ وازت لە نەحزەیە ناماوەیە زۆر تووڕە بووم وازم لێ ناو ئیسیقالم لێ ناو ئیسیقالم نووسی وازم لە نەحزەیە ناو پەشیمان بوومەوەی وتم جارێکی وتم ئەمە وتم من ئاوا سیر بکرێم ینی ئەم هەمومان بوونە ئەم هەموو دڵسۆزی ئەم هەموو هیلاکی چەند ساڵت لەگەڵ ئەم جەمعا من ئەیکەم وتم بەڵام ئارام قادرتم ئەوەی بەخۆی ڕەوان نەبینی هەر بە کەسێ بڵێ ماسە ئارام نردومی بەشە تا بێ تویتی با بێت تا مەڵبەند دوو قسەی لەگەڵا بکەم ینی هەر ئەوەشی نەگە ینی نەک ئەوە بێ خۆی بێ بۆ ماڵەوە لێ ماسەدارە هاتوو پەیوەندی بە کەسایەتی خۆی و یا پەیوەندی بە سیاسەتی حیزبەکەەوە هەبوو وڵی خۆی بۆ حیزب ئەگەر حیزب وایە بەسە ماسەدارا بۆ خۆی هات مەسە ئەندامانی مەڵبەند یەکە ئاهاتن لەو ماوەیە تۆ وازی زۆر بەسەرن ئاهاتن وازی دێنا لەو ماوەیە بزوتنەوەی ڕاپەڕین کۆنگرەیەکە بەسێ تۆ بەشداری کۆنگرەکەش ئەو کۆنگرێم نەکرا هەتا ینی پس کۆنفرانسە ناخۆیەکان کە ئەکران من لە هەموو هینەکان مەسەن یعنی دەرچووم بووم بە ئەندامی کۆنگرەش ئەجا هینیان کردم باگیار کردم وتیان وەرەوە بۆ کۆنگرە و ئەمانە بەشداری بکەن نەچوون بەشداریم نەکرا عادش بووبم بەشداری و کۆنگرەیەم نەکرد. بەڵێ بۆچی کەوازت لە بزوتنەوەی ڕاپەڕین هێنا دوایی گەڕایتەوە دیسانەوە بۆ ناویان طبعا لەو کاتا من بەڵام بە کورتی مەوەسا کاتی بەنامەکەم تەواو بوو کاک تۆفیق کەریم یەکێک لەوانی کە ئیتر لە هەڵەبجەی تازە من ناسیم وەختە لە هەڵەبجەی تازە بووین من زۆر یاخی بووم ینی لەگەڵ کەم کەس لەگەڵ منە ئەتوانێ هەڵکە من کەم کەسەیە بتوانم لەگەڵ یا هەڵکەم بەڵام لەگەڵ کاک تۆفیق قاوانە بووم کاک تۆفیق لەگەڵ منە حتا ینی هەموو یاخی بوون و هەموو هەڵچوونە و هەموو تووڕەبوونەکانی منی قبوڵە کرد ینی زۆر بینمان خۆش بوو بەڵام ئەو کاتە کە من عاجز بووم ئەو لە دەرەوە بوو سەفەرێکیان کردو لەگەڵ مامۆستا سدیقا بۆ خلیج کە هاتەوە ئەوەی بزانی بوو ئیتر هات قسە نەرمەکان و قسە خۆشەکانی خۆی و ینی من پێشتر کاگیکرام قسەی لەگەڵا کردم مامۆستا تاریشی عەزەدین قسەی لەگەڵا کردم مامۆستا دارا بەڵام قەناعەتم نەکرد بەڵام ئەو هات لە ماڵەوە وتی با بڕۆینە دەرەوە پیاسەیە بکەین ئیتر هەر بەدەم پیاسە و قسەکردنەوە و ئەوە نم نەزانی خۆم لە ناو ڕادیۆکات لە ژێر زەمینی ڕادیۆکە بینەتی دەبڕۆرە سەر ئیشەکەی بەڵام هەندێک باسییان لەوە ئەکرد کە تۆ کاک بڵێن تایری عیزەدین تۆی هێناوەتەوە لە بەرامبەر ئەوە هەندێک پارە و ئەو شتانەی پێداویت ڕازی بووی بەوە ئەوە لە یەک بوو نابوو ئەوە لە یەک بوو نەکبوو چونکە من وەکو ئەندام مەڵبەند هەڵ نەبژێردان بۆ ئەندام مەڵبەندی وتیان هەر وەکو مەسئولێکی ڕادیۆ نە وەکو مەکتەبی ڕاگەیاندن دانرام وەکو ئەندام ینی من لەو هەموو لەو پۆستەوە کە پێشترم بۆ لە ینی هاتمەوە هیچ 0 گرام کە یەک بوون دروست بوو دواتر وتم نایکە من نایە وتیان وەرەوە وەکو مەکتەبی ڕاگەهین بەرپرسی ڕادیۆکە بە ینی ئەو هەموو ئەندامی مەکتەبی ئەندامی مەڵبەند و ئەندامی مەکتەبی ڕاگە ئێستا بێن بەتەنها بەرپرسی ڕادیۆیەکی سنووری سلێمانی بوومتم نایکەم بەڵام تۆ کە لەو ماوەی وازی دێنا لە ڕاپەڕین لە ئەچیتە ناو بزوتنەوە ئیسلامیەوە بە هین نەچووم ینی بەڕسمی نەچووم بەبەز عادل باخەوان کە ئیتر پێشتر زۆر برادەر بووین و زۆر بە یەکەوە بووین و حتا بڵین کە لە هەڵەبجەی تازە بووین ئەوەنەی لە ماڵی ئێمە بۆ عادل باخەوان لە ماڵی خۆیانە نەبوو ینی هەتا ئەو برادەرانی خۆمان کوڕەکەی ماڵی ماسا وەرزێر بە عادل باخەوان ئیتر ئەو کە بوو بە بزوتنەوە منیش وەکو سەرداریکردنی ئەو هاتم چوون بەڵام ئەو وەکو توشکردن عادل شەوێکیان لەگەڵیان نابووم جەریدەکەمان دەرەکرد جەریدەی بزوتنەوە وتی با تۆزێ ئەم برایانە تووڕەکەین وتی ناوی بەڕێوەبەری نووسینی جەریدەکەی بە ناوی منەوە نووسی بەڕێوەبەری نووسین وەرزەر حەمەسەلیم ینی ئەویش حەزیەکە تۆزێ ئەو جەماعەتە تووڕەکە جەماعەتی نازە ئیتر ئەوە بوو ینی ئەو هەر بۆ ئەو مەبەسەوتی نووسین بەڕێوەبەری نووسین وەرزەر حەمەسەلیم لەو عەدەدە ئەوەی نووسی وتی بەشکم وتی تۆزێ وتی بەخۆیان نابچنەوە تۆزە تووڕێیانکەین چۆن ئەو توانی ناوی تۆ بەڕێوەبەری نووسین لە ڕۆژنامەی فەرمیان بنووسێ لە ژمارە 22 پێم وایە 1970 ژمارە 22 بزوتنەوەی ساوە بەڕێوەبەری نووسین وەرزێر حەمەسەلیم آخر ئەو عەدەدە بوو من تقریبا
ئەو برایانە لە برانی یەکگرتو ئەم بزوتنەوە زۆر مەسەلێتەکە لەو فترایکە زانیان عاجز بووم لە نەهزە زۆر سەردانیانە کردم هەم جەماعەتی بزوتنەوە هەم جەماعەتی یەکگرتوش ینی بە ئاشکرا نەیانە وەرە بە بزوتنەوە یا وەرە بە یەکگرتو بەڵام بۆ هەواڵپرسین و بەڵام ئامانجەکەیان دیار بوو ینی ئەو ویست ببم بە یەکگرتو ئەو ویست ببم بە بزوتنەوە بەڵام منیش یەکلا نەبوو بوومەوە ینی هێشتا هەر خۆشەویستی نەهزە هەر لە مێش و هەر خۆشەویستی نەهزە بوو یاخود ڕازیکردن بوو لە بەرامبەر هەندێک شتا گەڕایتەوە بۆ ناو نەهزە نەوەڵا هیچیان بۆ نەکردم هیچ شتەکە هەر تەنها ئەوە بوو من وتم ئەوە بوو شێختایەر وتی تۆتی لەسەر چی عاجز بوو ماڵی لە هەولێر بوو لەسەر ئەو وتم ینی من تەلەڤیزیۆنە شەڕەیەک لە مەڵبەندە بوو بردوومەتەوە بۆ ماڵەوە وتم بۆ ئەوەی دوو ئەخبار بزانم دنیا چییە چی نییە وتم ئێمە وتم مەسوولی ڕاگەاندن مەسوولی ڕادیۆ وتم مەسوولی ڕۆشنبیران نابێتم شتێکی بەعلامیم لابێ وتم زانم دنیا چییە و چ نییە وتی بۆی کڕیت ئەو دوایی وتی تۆتی ئەوە کێشەکە تەوتی من بۆ دەکڕم شەختایەر هاتەوە بۆ ماڵتان وتی تەلەڤیزیۆنت ناوێ وتی سەتەلایتیشەوەگەم سەتەلایت وەختە بە 26 وەرەقە شتێکی وا بوو ینی تازە و سەتەلایت بۆی کڕیت فعلان سەتەلایتەکە شوێنەکە بەس ئەو بە ناوی خۆمەوە نەیکڕی بە ناوی ڕاگەاندنەوە کڕی کەواتەوە معلوماتە ڕاستە کاک شێختایەر توانیوێتی جەنابەت ڕازی کا و بگەڕێیتەوە ڕازیکردنەکە نەوەڵا بەوە ڕازی نەبوو ینی من دوای پێش ئەوە ڕۆشتنەوە بەڵام ینی دوای ڕۆشتنەوەکە ماسا شێختایەر ئەوەی بۆ کڕی ینی من پێشتر لە کاکتۆفی قەناعەتی پێکردم گەڕامەوە کە گەڕامەوە جا شێختایەر ئەو شتانی بۆ کڕی نەوەڵا کە ڕۆشتم ینی شێختایەر پێشتر کە من عاجز بوو بووم بانگیان کردم ماسای کرامەوەیان بۆ هەولێر هەردووکیان ماڵیان لە هەولێر بوو ینی شێختایەر وانیوەکو بێمنەتانە قسەیە کرد ئەو تۆ ببی و نەبی نەهزە خۆ ناڕوخێوتی چەنەهات لە تۆ گەورەتر و مهمتریش لە وازیان لە نەهزەیە ناو نەهزە هەرماوەتەوەتی بەڵام ئێمە تۆمان خۆشەوە حەزەکەین لەگەڵمان نابمێنیتەوە قسەکانی ڕق بوون نەگەوەی قەناعەت بە کورتی بە یەک دێر بەرنامەکەم تەواو بە وتت یەکگرتو شاتووە بۆ لام یەکگرتو چیان هات بۆ لات مفاتەحەی کردی ئەوەی بیرم بە مفاتەحە نەکرام وەکو هەواڵپرسین و بەڵام ئیتر دیار بوو ینی مەبەسەکە چونکە بە حیاتی نەهاتووە بۆ ماڵمانە یەکێ لەوان ماسا سەمیر سەلیم ئەو ئەندامی وابزانام سەرکردایەتیش بوو ئەو بۆ هات بۆلات ئەو هات بۆ ماڵمان تقریبا شتێکی یا بەگوێمە ینی لەو بابەتە کە من ببم بە یەکگرتو نەبە زەورامیش ئەو ئەندامی لقی هەڵەبجە بووی تر پێشتریش نەهزە بوو لەگەڵ خۆمە لە ڕێگەی ئەوە پیان ڕاگای بکە من بێمەوە ببم بە ئەندامی ناوچە نەک ئەندامی لەق وتم من لە ناو نەهزا کولفی کول مێسا ببم بە ئەندامی ناوچە وتم ئەگەر هەر بژێم وتم بە ئەندام لەق کەمتر وتم قبوڵی ناکەم لەبەرەوە ڕازینەوەی بە یەکگرتو نەوەڵا من ناڵم هەر یعنی لە خۆمەوە حەزم نەیەکرد نەهزە جێبێڵم ینی هەر خۆشەویستێکی تایبەتی نەهزە لە مێشمە هەبوو ینی ئیتر ئێوتر ئەوە وەکو بڵێ هەڵچوونێکیش بوو ئەو تۆرانە و ئەو عاجز بوون و ئەو هینە ینی وەکو پەرچەکردارێکیش بوو بۆ هەڵوێستی کاگارام کە ئەو بەدەمبەوە نەهات من زیاتر تووڕە بووم و هەڵچووم ئەگینا ینی لە نیەتمان نەبوو واز لە نازە بێنم بەو نیازەی بڕۆمە ناو حیزبێکی ترەوە و پەیوەندی بەلایەنێکی ترەوە بکەم بەڵێتەوە پەرچەکردارێک بوو هەڵچوونێکیش بوو بەڵێ زۆر سپاس دەکەم ماوەسە وەرزێ لە بەشی سێمی بەرنامەکەش ئامادەبووی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ ماوەسە وەرزێر حەمە سەلیم سپاس بۆ گوێگرتنی هەموو لایەکتان.